قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زۆر بەڕێز، سلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێمە و سەرجەم ئیماندارانی ئەهلی قیبلە لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. خوای گەورە لەو کەسانەمان حیساب بکە کەوا لە قیامەتە لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگاردان و بۆ هەتا لە هەموو مەینەتێک ڕزگاریان دەبێ و لە حەوزی کەوسەری پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستی مبارەکی ئاو دەخۆنەوە. لەو کەسانەمان بژێڕێ خوای پەروەردگار کە مرۆڤێکی گەورەن، بە گەورەی دەژین و بە گەورەی دەمرن. لە ئاڵلقەی چوارەم لە زنجیرە باسی ڕۆشنتردا لە باس و بابەتی مرۆڤە گەورەکان چێن و بەچی گەورە دەبین، دەچینەوە خزمەت فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وتاری ڕابردوو باسیەوەمان کرد، سەروەرمان فەرمووی 7 تاقم هەن لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری عەرشی پەروەردگاردان. ئەو 7 تاقمە مرۆڤە گەورەکانن. هەوڵ بدە خوشک و برای ئیماندارم لەو 7 تاقمە ناوی خۆت لە شوێنێکە تۆمارکەی. ئەوانە ژیان گەورە دەکەن، ئەوانە ژیان جوان دەکەن، ئەوانە لە مرۆڤە بچووکەکان خۆیان جیا کردوتەوە بەم شتانە. ئەگەر کاربەدەست بوون دادپەروەرن، ئەگەر گەنجن گەنجێکی بە هەڵوێست و مردن لە عیبادەتی خوادا کاتەکانیان بەسەر دەبن. هەر گەنجێکت بینی تەواوی گەنجێتی خۆی لە مزگەوت و عیبادەتی خوا و چاکەکاری و زمان پاکی و دایان پاکیدا بەسەر برد، دڵنیا بە ئەو گەورەیە، ئەوە لای تۆ گەورە بێ، پێوەرەکانی تر حیساب مەکە، ئەوە بە گەورەی بزانە. سێمیان دوو کەس کە لە پێناوی خوای پەروەردگاردا یەکتریان خۆش دەوێ، بەڕاستی ئەوانەش گەورن. دەچینە سەرخاڵی چوارەم، ورجل تصدق بصدقة فأخفاها. کەسێک بەخشندەیە، بەڕاستی مرۆڤە بەخشندەکان گەورن، یەدی عولیان هەیە، بەردەوام حەزیان بە بەخشینە، بەدەستی بەخشندەییە نەک بەدەستی وەرگرتن. بەخشندەیی بەڕێزان بە ماڵی زۆر نییە، بڕوا بکەن جەنابیشت هاوڕای لەگەڵمە. زۆر کەس هەیە ماڵ و سەروەت و سامانێکی زۆری بەژمارە هەیە، بە مڵک و ماڵ هەیە، واللهی ئەگەر بڵێن پارە بەسەر فەقیر و هەژارە دابەش دەکرێت، سەبەتەی خۆراک دابەش دەکرێت، ئەگەر بێت و مەجای هەبێ ناوی خۆی دەنووسێ و خێزان و منداڵەکانی دەنێرێ وەریگرن. یعنی بەو هەموو سەروەتەوە چاوی لە حیسەی فەقیرێکە. ئەگە بڵێن موچەیەک بۆ هەژاران دەبڕدرێتەوانێ ڕەم بێ شاهید بێنێ و سوێن بۆ بخۆن بڵێن فڵان کەس هەژارە و هیچ موچەی نییە، ئەو هەموو سەروەتەی خۆی نابینێ. بەڵام کەسانێکی شەن زۆر کەمیان هەیە، لەگەڵ ئەو هەموو کەمەدا زۆر بەخشندن. ئەگەر ملیۆنە دیناری هەبێ ناڵە با بێتە حەدی زەکات و 3 ملیۆن، ئەڵێ مادام خوا ملیۆنە دیناری داومە ئەبێ 25,000 لێ ببەخشم. بەخوا خەڵک هەیە 100,000 هەیە، کاتێک داماوێک دەبینێ ئەبێ دەستکا بە جیشفانیان 5,000 نەداتێت دڵی ئەو ناخواتەوە، لانی کەم 1,000 دینار دەبێ لەو کەمە ببەخشێ. بەڵام ئەم بەخشانە ئەمانە گەورن، گەورەی هەمووانیان کامەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فأخفاها، ئەی شارێتەوە، دەیشارێتەوە لە بەرچاوی خەڵک. مەبەستی ئەوە نییە بڵێن فڵان کەس بەڕاستی سەخی تەبیعەتە، بەڕاستی مەردی مەیدانە، بەڕاستی ئەو نەبووایە خەڵک لە برسانە دەمرد و فریای ئەو جەماوەرەکەوت، بە پێچەوانەوە لەبەری ڕادەکە. ئەخ زۆریان فەرقە دوو بەخشندە، یەکیان ببەخشێ، بەڵام مەبەستی ئەوە بێ بەڵکو ناو شۆرەتێک پەیداکە و بەڕاستی خۆشحاڵ بێکە لە تەلەڤیزۆنە بنووسرێ فڵان کەس ئەوەندە سەبەتی خۆراکی بەخشی، فڵان کەس ئەوەندە پارەی بەخشی، فڵان کەس ئەو مزگەوتەی دروست کرد، فڵان کەس ئەو خەستەخانەی دروست کرد. ئەمە ئەگەر نێتەکان ئێمە حەقمان نییە، نێت عایدی خوایە. ئەگەر لە دڵیا بۆ ئەوەی بکە بەڵکو خوا ڕەحم کات دەوڵەمەندێش کەش غیرەتی بجوڵێ و چاوی لێ بکە و چاکە بکە، ئیشاءالله خوا پاداشتی ئەویش نافەوتێنێ. بەڵام ئەگەر تەنها بۆ ئەوەی بێ خۆشحاڵ بێ بەڵکو ناوی خۆی پێبەرزکاتەوە بۆ خۆیان گەورە نابێ، بڕواتان بێت چەند جابینیتان خەڵک نەفرەتی لەوانە کرد کە ڕسمی خۆیان لەگەڵ فەقیر و هەژارە دەگەن، خەڵک لە جیاتی مەدحیان کەس زەمی دەکردن، بچووک بوونەوە، گەورە نەبوون بەداخەوە. ئەو کەسە بەخشندەیە گەورەیە فەئەخفاها، وەڵڵا خۆ دەشارێتەوە لە چاوی کامیرا،
خۆ دەشارێتەوە لە چاوی میدیا، خۆ دەشارێتەوە لە چاوی ئەو کەسانەی کەوا دەیانەوێت بیناسن. فەقیرەکە دێنێ بە دزی ماڵ و منداڵیەوە خێرەکەی ئەخاتە دەستەوە، ناهێڵێ بشکێ، ناهێڵێ لەبەر چاوی ماڵ و مناڵیا بشکێ، خەڵک بزان خێری باوکی کراوە. ئەزانی چەند ناڕەحەتە تۆ لەبەر چاوی مناڵەکان تا سەمع و کەرامەتت دادەبەزێ، ڕێزی باوکایەتی دادەبەزێ، خەڵک خێرت پێ بکە. فەئەخفاها ئەم دەیهێنێتە دەرەوە، دەزەرفێکە، پارەی بۆ تێیەکە، ئەڵێ برا بەڕێز دەکەم، خوا ئەمانەتێکی لای منداناوە، بەشی تۆشیت پێوە، ئێمە براین، ئەمە بەدزیەوە بۆ ماڵ مناڵەکە سەرف کە با هەر کەس پێی نەزانێ. دایکی مناڵی بێنازە و بێباوکە و شێرەژنانە لەسەر مناڵەکانی دانیشتووە، پارەی بۆ دەبات، دەڵە خوشکە باشەکەم، ئەم پارەیە با مناڵەکان بەدەستەوە نەیبین و هەریەکە بەهانەی شتێکت پێ بگرێ. ژیرانە تۆ جێگەی باوکی شیان گرتووەتەوە، تۆ زۆر بەڕێز و بە حورمەتی ئەم پارەیە بۆ خۆت سەرف کە، ناهێنێتە سەر تەلەڤیزۆن ئەم مناڵانە فرمێسک هەڵڕێژن و داماوە بەیانی نەوێرم بچنە قوتابخانە. نێتی ئەوەیە فەئەخفاها دەیشارێتەوە، ئەیشارێتەوە لە چاوی کامیرا، لە چاوی میدیا، لە چاوی ڕۆژنامەنووس، لە چاوی من و تۆ، ئەیشارێتەوە بەوەی ناچارە چۆن زایکایداتە دەستێکی ئەمین، دەیداتە بەڕێزت، ئەڵێت تکایە ناوی من مەهێنە، ناوی من مەهێنە، تو خوا مەڵێ فڵان کەسی کوڕی فڵان کەس بوو ئەم پارەی بۆ ناردن و ئێتریش دوعای خێرم بۆ بکە ئەوانە. دەڵێ خوایە گیان من سپاردم بە خەزیانەی تۆ، من خستمە بانقەوە. ئەی دەوڵەمەندەکان، توخوا ئێوە حەز دەکەن کەس ژمارەی بانقی و حیسابتان بزانێ؟ توخوا کە پارە دەخەنە بانقەکانەوە حەز دەکەن براکەتان، نزیکترین کەسەکانتان بە ژمارە حیسابیتان و بە ڕەسیدی بانقتان بزانێ؟ نە بەخوا حەز ناکەن. فەئەخفاها دەیشارنەوە، دەی تۆ متمانت بە ئەڵڵا هەبێ کە خستە بانقی ڕەب العالەمینەوە، کوڕە حەز بکە کەس پێی نەزانێ، با هەر لە بینی خۆت و خوادا بێ. ئەگەر نەتوانی خۆت لەڕێی دەستێکی ئەمینی متمانە پێکراوی سیقە پێکراوەکو خۆتەوە بیگەێنە و بیشارەوە. چەند گەورن ئەو کەسانی دەیان پرۆژەی خێریان لە وڵاتەدا کردووە، وەڵڵاهی ڕۆژێ لەسەر تەلەڤیزۆنە باز نەکراون، لەسەر بەردێک لە شوێنەکە نانووسیوە ئەمە لەلایەن فڵان خێرخوازەوە دروست کراوە. خۆ ئەوانش کە دروستیان کردووە، خوا پاداشتیان داتەوە، حوسنی زەنیان پێ دەبین، ڕەنبێنێتیان ئەوە بوو بێڵە من ئەم کارە دەکەم بەویستی خوا بەڵکو خەڵکێکیش غیرەتی بجوڵێ و کارە چاکەکان درێژە پێ بدەین. من ئەم هەژارە نیشان دەدەم بەویستی خوا خەڵک بزانێ وڵاتەکە چەند فەقیری تێدایە، چونکە زۆر جار خەڵکە بۆ کاکە فەقیر هەیە، چونکە ئەم بە حیاتی بۆ خۆی گیرفانی خاڵی نەبووە، سۆبەی گەرمی زستان و هەوای سپلیتی هاوینی لەبەر دەم لا نەچووە، چونکە بە حیاتی سفرەی کەم خۆراکی پەیوەندیار نەبووە، کاتێ بڵێ فەقیر هەیە کە خەڵک دەبینێ هەمووی لە سەیران و دەشت و دەرە وازانە فەقیر نەماوە. کابرا بە کامیرەش نیشانی دانێتی ئەوە بێ بڵێ خوایە گیان تەنها نێتم ئەوەیە فڵان کەسی فەقیر ناشکێنم، بەس با دەوڵەمەند بزانێ هەژارەکە چەند زۆرە لە وڵاتەدا. ئەویش هەتا بۆی بکرێت دەموچاوی منداڵ، دەموچاوی ئافرەت، دەموچاوی پیاوێک نیشان نەدرێت، چونکە کەرامەتی مرۆڤ زۆر لەسەرەوەیە. نابێت لە پێناوی پارۆنان و کولانەخان و ژیانێکی کەمە مرۆڤ بچووک بکرێتەوە. ئێمە بابەتەکەمان مرۆڤی گەورەیە، مرۆڤە گەورەکان ئەوەن سەدەقە و خێر دەکەن بۆ ئەوەی مرۆڤە لاوازەکان ڕزگار بکەن، نەک زیاتر زەلیلیکەی، نەک زیاتر بچووکیکەی. چەند گەورن ئەو کەسانەی خۆیان خوێندەواریان نییە، بەڵام من خەڵکانێک دەزانم خوێندکاری زانکۆ هەیە لە کۆلێجی پزیشکی، لە کۆلێجی یاسا، لە کۆلێجی ئەندازیاری، لە کۆلێجی هونەر، بەڕاستی لە باوکودایەکێکی هەژار هاتۆتە دەرەوە. وەڵڵاهی کوڕەکە کچەکە دەڵێت لە ڕووم نایە داوای پارە لە باوکم بکەم، توخوا باوکێکی کارگوزار 250,000 400,000 معاشێتی کرێچین، بڵێم باوکە چیم لە یەکە دەچم بۆ جامیعە. ئەزانی دەوڵەمەندێک ئەمانە لە خۆ دەگرێ بەبێ دەنگ بەبێ ئەوەی کەس بیناسی، ئەڵێ و مانگی 200,000 مەردانە تۆ بخوێنە، خوا دەکات تۆ بووی بە شتێکی شەڵە تۆ یارمەتی هەژارێک بدەوە. ها مرۆڤی گەورە پێدەگەیەنێ، مرۆڤی خێرەومەند پێدەگەیەنێ. خەڵک ئەمانە سواڵیان پێ ناکرێ، ئەمانە خەڵک نازانێ ئەمەندە داماون، وازانێت چاکەت و پانتۆڵ و بۆین باخێکە و جانتایەکی پێ و لە کولێ دەخوێنێ، وازانێ ملیارلەرە، بەڵام وەڵڵاهی هەیە 250 پێ نەبووە لە کافتریا چایەکی پێ بخواتەوە. لەکوێی بێنە بەڕێزم کرێکاری بکان پێی ناکرێ، ئەم خوێندکارە باوکێکی بەو حاڵەوە باوکی مستحقی خێرە و خەڵک خێریان پێ دەکا، ئەم چی بەرێ بۆ جامیعە. ئەزانن چەندین تەلەبەی جامیعەم بینیوە بە 4 مانگ لە داخلی نەچێتەوە بۆ شارەکەی خۆی بەس بۆی کرێسارە نەدا. دەوڵەمەندێک هەیە کاتێک کە پشتی ئەم خوێندکارە دەگرێ ناوی نازڕێنێ و کەسیش پێی نازانێ، ماڵی باوکیشی نازانێت چێ پارەیە داتێ، بەڵام پێی دەڵێ بە ئومێدی خوا تۆش ڕۆژگارێک دەوڵەمەند دەبی، گەورە دەبی، ئەگەیتە پۆست و پلایەک ئاگال لە فەقیر بێ، تۆش خوێندکارێکی فەقیر لە ئەستۆی خۆت بگرە بە موچەکەت و هاوکاری بکە. فەئەخفاها، پێغەمبەری خوا فەرمووی ئەم مرۆڤانە زۆر گەورن، ئەمانە خۆشەویستی خوان لە قیامەتا دیسان خوا هەڵیان دەبژێرێتەوە. ئەوانە لە دنیا خوا هەڵی بژاردوون،
واللهی لە قیامەتی شاخوا هەڵیان دەبژێرێتەوە دایانهێنێتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە لە ڕیزی کورسیەکانی پێشەوە جێگایان بۆ دادەندرێ کورسیە تایبەتەکان لەو ڕێژەدا کە هیچ سایە و سێبەرێک نییە و خەڵک تا ئێرە دەچێتە عارەقەوە ئەوانە گەرمای قیامەت نابینن ئەوانە محاسبەی قیامەت نابینن دەی ئەزیزەکەم دەی برای خوا پێداوم هەموو ماڵ هی خوایە ئی هەمومان هی خوایە وەرە بە فرسەتی بزانە بۆ کوێی دەبەی کە لە دایک بووی هیچت پێوە نەبوو بە ڕووتی هاتیە دنیا بەڵام کە دەڕۆیتەوە بۆ قیامەت زۆر بەجێدێڵی و حیسابت لەسەر دەکرێت زۆر بەجێدێڵی بەڵام ئەو هەموو بەجێهێشتنە دەبێتە میراتیەک بۆ کوڕەکانت بۆ کچەکانت ئەگە ساڵح نەبن شەڕی لەسەر دەکەن ئەگە ساڵحش بنجاری وایە کوڕە هەر لە بیریان نامێنی خێرێک شت بۆ بکەن ئەی بۆ دەستی تۆ بەسراوە ئەی تا هەی بۆ بە گەورەی ناژی بۆ خۆت گەورە ناکەی فەئەخفاها دەی شاریەوە دەشی شاریەوە بەوە گەورەتر دەبی لە بەخشندەیدا ئومێدەوارم ئینشاءالله ئەو کەسانە هەن لە وڵاتی ئێمە و کوردستاندا بەڵام با نمونەتان زۆرتر بێ با ئەمسالتان زیاتر بێ خۆتان گەورەکەن ئەم ماڵە کە ئەمانەتی خوایە پێی بەخشیوی حەیف نییە ناوی خۆت گەورە نەکەی پێنجەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لەو کەسانەی لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگاران لە قیامەتە بەڕاستی گەورەن لە دنیادا ئەو کەسانن وەڕەجل دعته امرأة ذات حسن وجمال فقال إني أخاف الله بەڕاستی ئەو کەسانە گەورەن ئینسانێکە گەنجە تەواوی جەستەی پڕە لە ئارەزوو شەهوانیەت و چۆن برسیەک دەمی ئاو دەکا بۆ پارویەک بۆنی گۆشتی برژاو ئەویش ئاوا جەستەی ئارەزووی لە دەتکێ دەگەڕێ لە شوێنێکە چۆن برسیەکە لە پارویەک نان دەگەڕێ و خۆی تێرکە ئەمیش دەگەڕێت شەهوەتی خاڵی کاتەوە خۆی تێرکە ئەمە ئارەزوویەکە لە بنۆڤ خوای گەورە لە کوڕ و کچا دروستی کردووە خێزانی حەڵاڵی نییە و کەسی نییە لەم کاتەدا ئەم کوڕە گەنجە دعته امرأة ذات حسن وجمال فقال إني أخاف الله سەرنج بدەن ئەم بە دوی کچێکە ڕای نەکردووە ئەم نامەی ڕەخۆی نەداوەتە ئافرەتێک ئەم پارەی نەداوە ئافرەتێک زینای لەگەڵا بکە بە پێچەوانەوە کوڕێکی ئەوەندە قۆزە ئەوەندە چاکە ئەوەندە جوانە کچێک دێ بۆ لای ئافرەتێک دێ بۆ لای دەعەت و جا زۆری فەرقە ئەوەی کە کوڕێک خۆی داوای بەدڕەوشتی لە ئافرەتێک بکە لەوەی کە ئافرەتەکە خۆی داواکار بێ لێی ئەم ئافرەتەکە خۆی داواکارە لێی ئەمجا پێغەمبەری خوا فەرمووی ئافرەتەکە ناشیرنێک نییە کەس نەیویست بێ ذات حسن وجمال حتا بڵی جوانە حتا بڵی سەرنج ڕاکێشە تا بڵی خانومانە لە سیمادا سەرنجی پیاوان ڕادەکێشێ ئافرەتەکە خۆی داواکارە لە کوڕەکە خۆی خاوەنی جوانترین حسن و جەمال و جوانی و سیمای جوانە چونکە فەرقی هەیە بڵێ وەڵا لەبەر ناشریندا نەمویستووە حەزم پێی نەبووە ئالەم کاتەدا هیچ کامیرایەکی لێ نییە هیچ کەس چاوی لێیان نییە هیچ کەس مانیع نییە ئالەم کاتەدا پێغەمبەری خوا فەرمووی گەورەیەکەی لەوەدا دەردەکەوێت دەڵێ ئینی ئەخاف الله والله دەستم بەر دەستم ناکەوێ قەت ناهێڵم نامەحرەم لەگەڵ ماجوود بێ قەت کاری ناڕەوش بێشەرعی ناکەم چونکە من مرۆڤێکم لە خوا دەترسم ئەی شەرم لە خوا نەکەم ئەگە دوو مرۆڤ ئێستا دەڕوانین یەک کەس چاوی لێمان بێ ڕادەکەین ناوێرین دەست لە دەستی یەکتر دەین یەک کامیرەیەکی شاراوە لە شوێنەکە لە سوچێکا دانرا بێ ئێمە حەزەری لێ دەکەین ئەی ئەو خوای لە ئاسمانەوە شەو ڕۆژ دەمان بینێ ئینی ئەخاف الله من شەرم لە خوا دەکەم لەبەر خالقم ئەم کارە ناکەم بەڕاستی گەنجانەکەن لە وڵاتی ئێمەدا ئاوان بەخوا دڵنیابن چۆنی پێغەمبەری خوا فەرموویەتی ئەوانە تا ڕۆژی قیامەت لە هەموو زەمان و زەمینێکا دەمێنن لە زانکۆدا هەن لە پەیمانگا هەن لە ئامادەیی هەن لە کارگە هەن لە ناو شوێنی کەسابەتا هەن لە شەریکە و کۆمپانیا هەن کوڕوکش زۆر بەیەکەوەیە ئافرەتی زۆر جوان داوای لە کوڕ کردووە وەرە دەستم بەدەستەوە بێ وەرە بەیەکەوە بین وەرە لە ئامێزت گرم هیچ کەسیش ئاگای لێ نەبووە ئاخ زۆر حونەرە بەڕاستی فەن لەوەدایە گەورەی لەوەدایە ئافرەت خۆی داوا لە پیاو بکە ئافرەتەکە ناشرین نەبێ عەرزم کردن زات و حسنین وەجەمال بێ هیچ مانیعێکیش نەبێ بڵێ ئینی ئەخاف الله چەند گەورن ئەو گەنجانەمان کە لە دەرەوەی وڵاتن کە لە ئەوروپان غەریبن چاوی خزم و کەسوکاریان لێ دیار نییە شوێنیش خرەوە خراپەکاری لە بەردەستیاندا دەبێ ئافرەتی جوانیش دەبینن بەڵام ئەلحەمدوللا کاتێ دەگەڕێنە وڵاتی خۆمان پەنجەی نامەحرەمیان بەرنەکەوتووە قەت ڕۆژێ تووشی بەدڕەوشتی و زینا نەبوون ئەزانی ئەوانە چەند گەورن ئەوانە جێگەی ڕێزن ئینسان دەتوانێت لە یەک هەڵوێستا ناوی خۆل لە گەورەکاندا تۆمار دەکەی برای گەنجم خوشکی گەنجم ئەگە مووقیفێکی ئاوایە خەی پێگرتی بیری گەورەی بکەوە
بڵێ بەو خوایە خۆم بچووک ناکەمەوە خۆم زەلیلی داوێن پیسی ناکەم ئەبێ بە گەورەی بژیم لەم دنیادا دەبی بە مرۆڤێکی گەورە دڵت بە خۆت خۆش دەبێت دایمە هیمەتت بەرز دەبێت لە قیامەت شەلەژێ سێبەری عەرشی خوای پەروەردگارا دەبی لە قیامەتە هەموو خەڵک دەزانێت تۆ لە مرۆڤە گەورەکانی دنیا بووی ئەمە پاداشتی کردەوە جوانەکانی دنیاتە خاڵی شەشەم کەسێ دڵی بە مزگەوتەوە بەندە جاکتر دڵین دڵی بە مزگەوتەوە بەندە ئێمە زنجیرە باسی ڕۆشنترە لە بیرمان نەچێ ڕۆشنتر باسی ئیسلام دەکەین دڵی بە مزگەوتەوە بەندە پێغەمبەری خوا نەیفەرموو لە ماڵی خۆی بۆ مزگەوت ئینجا لێ مزگەوتە هەر خەریکی قورئان و عیبادەت و زیکر و دەور بێ یەک کاسپینەکە نانا خەڵک خێری پێ بکە خەڵک دەرۆزەی بداتێ خەڵک نانی بۆ منداڵەکانی بەرێ بڵێن وەڵا فڵان کەس بۆ خوا یەکلایی بۆتەوە بەخوا دینی ئێمەوەی تێدا نییە سەیری قورئانکەن خوا دەفەرمێ ریجال لا تلهیهم تجارة ولا بيع عن ذكر الله کەسانێکن لە دەرەوەی مزگەوت خەریکی چین تیجارەتن بازرگانی دەوڵەمەندی گەورە دەکەن نێودەوڵەتی بازرگانی دەکەن بە ملیۆن دۆلار لەبەردەستیانە ڕۆژانە دێو دەڕوە ولا بەیع دوکانیان هەیە مارکێتیان هەیە کەسابەتیان هەیە مقاولاتیان هەیە ئەمە لە دەرەوەی مزگەوت خەریکی ئەمان بەڵام ئەم دڵیان بێ ئاگانیە لە زیکری خوا ینی حەڵاڵ و حەرام قەد ڕۆژێ بیریان لە حەڵاڵ و حەرام نەچۆتەوە یعنی نایانکتۆ بەس پارەت بێتە دەست هەمیشە سەرنجیان لەسەرەوەی ئەمە حەڵاڵیان حرامە ئەمە خزمەت بە کۆمەڵگادەکایان وێرانی دەکا و ئیقامی السەلات وەختی نوێژیش خێرا دەگەنە مزگەوت بەڕاستی هەر کەسێک مەردی مەیدانی هەردوو لابێ لە کاتی کار و کەسابەتە ئەوەندە کەسابەت دەکات دەستی بەخشندەی هەیە یعنی بازرگانی نێودەوڵەتی دەکا بازرگانی گەورە دەکا بازرگانی بچووک دەکا دوکانداری دەکا ئیشی بازار دەکا بەڵام قەد حەڵاڵ و حرامی لەبەر چاولانە چووە دایمەت تەرازوەکەی لەبەر چاوە ئەم کەسابەتە حەڵاڵە یان حرامە سود بە کۆمەڵگا دەگەێنێ یان زیانی پێدەگەێنێ و ئەو بانگە دەدرێ هەموو دوکانەکەی بەجێ دێڵێ شەریکەی بەجێ دێڵێ موبایلەکەی دادەخا با بڕۆم فریای نوێژەکەم کەوم چونکە کەسابەت تەواو نابێ نوێژەکەش لە دەست دەچێت هەر کەسێ هەردوو لای هەبێ هەم دنیای هەبێ هەم قیامەتی هەبێ بەڕاستی گەورەیە ئەینا گەورە و کەسەنی هەر لە مزگەوت دانیش پێ و خەڵک خێری پێ بکە ئاگاتان لێبێ گەورە ئەو بازرگانە نییە تا دەمرێ و جەنازەکەی دێن نەمزگەوت تو خوا چەند سەرمایه‌داری وڵاتە هەبوو تا ڕۆژی مردنی کە هێنان بۆ نوێژی جەنازە و مرد و شۆری مزگەوتی نەبینی تو خوا و بچووکەیان گەورەیە بەخوا زۆر بچووکە وەڵڵا عیبە بیهێنن بۆ پرسەخانەی مزگەوت عیبە نوێژی جەنازەی لەسەر مزگەوت لەسەر بکرێ گەورە بە ئەهلی بازار بە ئەهلی مزگەوتیش بە کۆتا خاڵ وەڕەجل ذەکەر الله خاليا ففاضت عیناه لە شوێنە دادەنیشێ چاوی کەسی لەسەر نییە ڕیای کەسی لەسەر نییە دڵی ئەوەندە لەگەڵ خوای خۆیان پاکە بۆ گوناهەکانی خۆی دەگریا و فرمێسک بە چاوی دێتە خوارەوە بەڕاستی ئەو مرۆڤانەش گەورن ئەمانە ژیان جوان دەکەن ئەمانە مرۆڤە گەورەکان کە خەڵک لە سایە و سێبەریانە دەحەسێتەوە خوا لەو کەسانەمان حساب بکە کە سەرفرازی قیامەتیشن یا ڕەبی خوا سەرفرازی دنیا و قیامەتمان کەی مرۆڤە گەورەکانی دنیا و قیامەت لەو کەسانەمان حساب بکەی لە ئێمە و لە دایک و باوک و لە خێزان و لە منداڵمان لە ئازیز و دەستانمان خۆش بی بە گەورەی و ڕەحمەتی خۆت وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين